پرسیارێکم هەیە. بڵێ ماسی بە چێژی؟ ئاو. ئەی مراوی لە چیە مەلاکە؟ ئاو. یعنی هیچ حاڵی بوون؟ نا وەڵڵا. ئەی قورب بە تەپڵی سەرم. ئای داماڵ ئەحمەد توێنێتی غەریبەی لە دوو ژندا ناوێرێت بە کەسیان بڵێت توێنیمە با بزانین بە کامیان دەڵێت ئاوی بۆ بێنێت. ئەڵێم خینە ئەڵێم ژنەکە چی بووە؟ عەزیەت نابێت پەرداخی ئاوم بۆ بێنیت؟ باشە. چیەوە؟ بەدەستی خانمێنە بێ ناتوانیایە بخۆیەوە. ها یادەتەوێت چاو لە لەنجەولارەکەی بکەیت چۆن ئەڕوا. ها؟ بۆیە دەڵێن لە قەدیم وەک تویانە ئەگە تازە هاتن کۆنە خەڵاتن. دەوەرە پیاوەتی بکە کتێ ژنەکە ویستم تۆ عەزیەت نەکێشی تۆ ژنە گەورەکەمی ئێستا بەقەدەر هەموو دنیا ئازیزی لە ئەگە ئازیز بام ژنت بەسرە من نەدەهێنا. ئەخ دەوان نییە بە قەبری باوکم بە قەبری باوکم ئێستش پەنجەیەکی تۆ وز هاتات. چی بووەوە؟ سێ خۆتاندا هەبووە من تاهنا بۆ ئاو؟ ئەوە ئاویش. ئای خوای ئەم غەدرە هەڵ نەگری. بورە بابە وەڵڵا ئێوە غەدر لە منەکەن ئەشەم بیللا ڕووی بابی خۆم ڕەش بێ ئەجینا من خۆم بە خۆمم کرد ئەوە ئاوەکەش من نەخوات وەڵڵا دە هەرمەی خۆ.